لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی هەفتاونەوە لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئاژی سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل إن كانت لكم الدار الآخرة عند الله خالصة من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين. بەڵێ بەڕێزان هەر لە درێژە و ئاەتانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باس لە بەنی ئیسرائیل دەکا، خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێرەدا فەرمان بە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم کەوا بە بەنی ئیسرائیل ڕابگەینی قل إن كانت لكم الدار الآخرة عند الله خالصة من دون الناس. دیارە بەنی ئیسرائیل جوولەکە و دییان بەتایبەتیش جوولەکە ئیتر وەک خوای گەورە لە جێگای دیکە باسییان دەکا کەوا دەڵێن وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى. هیچ کەسێک ناستە بەهەشت تەنها جوولەکە و دییان نەبی. دیارە جوولەکە مەبەستی تەنها جوولەکەیە، دییانیش تەنها دییانەکان. ئیتر لێرەدا کاتێکەوان ئیدعای ئەوەی دەکەن کەوا بەهەشتی پانوبەرین تەنها لە بۆ جوولەکەکانە، ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمیتن پێیان بڵێ یا محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر ئەنگۆ ئیدعای ئەوەی دەکەن کەوا الدار الآخرة لێرەدا مەبەستی بەهەشتە، ئایا ئەو بەهەشتەی کەوا لە دار الآخرة هەیە کە لە لای خوایە سوبحانەهو وتەعالە تەنها و تەنها خالیصة من دون الناس تەنها لە بۆنگۆیە، ئەگەر ئەنگۆ وا ئیدعا دەکەن ئەو بەهەشتەی کە لە ڕۆژی قیامەتدا لای خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە تەنها و تەنها لە بۆنگۆیە بەبێ ئەوەی هیچ کەسێکی دیکەی بێتێ، دەیکەواتە ئەو قسەی خۆتان بسەلمێنن بەچی فتەمەنەو المەوتە ئین کنتم صادقین. دەی تەمەنای مردن بکەن ئەگەر ڕاست دەکەن، دەی تەمەنای مردن بکەن ئەگەر ڕاست دەکەن. جا لێرەدا کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە وا بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم کەوا بە جوولەکە بفەرمی فتەمەنەو المەوت، دیارە تەمەناکردن ئەسڵەن بە دڵ و دەروونە، بەڵام ئەوەی کە لێرەدا وەکو تەحەداکردن ئەوەی کە لێیان مەطلوبە بە ئاشکرا بە زمان لە پێش چای موسڵمانان لەخوا بپاڕێنەوە بڵێن یا ڕەبی خوا بمان مرێنی تاوەکو بچینە ئەو بەهەشتەی کەوا تەنها و تەنها لە بۆ ئێمەیە، کە تەنها و تەنها لە بۆ ئێمەیە. کەواتە لێرەدا فتەمەنەو المەوت وەکو جمهوری مفەسیرین دەفەرمون ئەوەیە کەوا بە زمان تەمەنای بکەن لە پێش چای موسڵمانان تاوەکو بیسەلمێنن ئەو بەهەشتەی کە ئەوان ئیدعای دەکەن تەنها تەنها لە بۆ جوولەکەیە. ئیتر ئەوە بە جمهوری مفەسیرین والله ئەعلەم های لێک دەن، بەڵام هەندێک لە مفەسیرینش وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی ئەو ئاەتە وەکو ئاەتی مباهەلەیە، وەکو ئاەتی مباهەلە. مباهەلە چییە؟ وەکو ئەوەی لە سوورەتی ئالی عیمران باسی دەکاتن خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کەوا ئەهلی کتاب بانگ بکاتن ئیتر بەخۆی و بە ماڵ و منداڵ و هەموو ئەوانە پێکەوە دابنیشن هەردوو تەرەف دوعای بکەن بەوەی کەوا لەعنەتی خوا لە درۆزنان بدا. ئەو مباهەلەیە. ئیتر لێرەشدا ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ ئەوەش مباهەلەیە بەوەی کەوا ئەگەر ئەنگۆ ڕاست دەکەن، ئەگەر ئەنگۆ ڕاست دەکەن کەوا بەهەشت تەنها لە بۆ جوولەکەیە لە ڕۆژی قیامەتێ، دەی بابێن خڕبینەوە مباهەلە بکەین، هەمومان دوعا بکەین یا ڕەبی خوایە ئەوەی درۆزنە خوایە بمری، ئەوەی درۆزنە بمری. کەواتە بەو شێوەش لێک درایەوە. بەڵام ڕەئی جمهوری مفەسیرین ئەوەیە کەوا فتەمەنەو المەوت وەکو لە لەفظەکەی دیارە ئەوەیە کەوا بە خۆتان تەمەنای مردن بکەن ئەگەر ئەنگۆ ڕاست دەکەن کەوا بەهەشتی پانوبەرین ئەو بەهەشتێک کە لە ڕۆژی قیامەتێ لای خوای گەورەی سوبحانەهو وتەعالە تەنها و تەنها لە بۆ جوولەکەیە ئین کنتم صادقین.
ئەگەر ئەنگۆ ڕاز دەکەن تەمەنا بکەن و گوتمان بە قسەش تەمەنا بکەن بەڵام ئایا ئەوان وا دەکەن بەڵام ئایا وایان کرد لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بالفعل تەمەنای مردنیان کرد وەکو لێرەدا خوای گەورە لێیان داوا دەکات وەکو بە پێغەمبەر ڕادەگەین صلی الله عليه وسلم پێیان ڕابگەینی ئایا وایان کرد بەڵام خوای گەورە دەفەرمی نەخێر وایان نەکرد ولن يتمنوه أبدا بما قدمت أيديهم ولن دیارە لە بۆ ئێستا و داهاتووشە نە ئێستا واتە لە کاتی دابەزینێ و ئاەتانە کە لە بۆ پێغەمبەر دابەزی صلی الله عليه وسلم کەوا بە جوولەکەی ڕاگەیان ئیتر نە ئەو کات نە لە دواتریش هەتا ڕۆژی قیامەتێ ئەوەی جوولەکە بی تەمەنای مردن ناکە ولن يتمنوه أبدا بما قدمت أيديهم کەواتەوە یەک لە معجزاتەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە رەسوول اللهە صلی الله عليه وسلم دەی باشە ئەگەر بە درۆژ با کەسێک لەوان ئەو تەحەدایە قبول بکردبا بەهات با بیگوتبا دەی ئەمن تەمەنای مردن دەکەم لە پێش چاوینگۆ تاوەکو بی سەلمێنی کە وانە بەڵام کاتێک کە خوای گەورە وای فەرموو و فەرمووشی ئەوان تەمەنای ناکەن بالفعل کەس تەمەنای نەکرد ئەگەر نا وەکو زانایان دەفەرموون ئەگەر کەسێک لەوانەی کە معاسری پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لەو جوولەکانە ئەگەر کەسێک لەوان تەمەنای مردنی بکردبایە و بە زمانش ئیعلانی بکردبا لە پێش چاوی موسڵمانەکەوە تەمەنای مردن دەکا ئەوە وەکو دەڵێتن کە ئەمثالی ذەڕ یعنی هەندە زۆر وەکو مێروستان ئەهلی کتاب شاهێدیان دەدا بۆ ئەو کەسەی کەوا دەنگۆ دەی باشەوە لە قورئانی وا هاتیەکەوە ئەوان تەمەنا ناکەن دەی فەرمووە فلانە کەسی یەهودی تەمەنای مردنی کرد بەڵام نەبووە و نازبی ولن يتمنوه أبدا بهيج شويك تمنانا سبحان الله نلا لا كاتي استادا نلا داها توجدا لبرتي تمنى مردناكن بما قدمت أيديهم بسبب أو كارو كردو خرابانك بدستي خويان بإرادي خويان أنزاميان دا بويستي خويان أنزاميان دا طبعا كسك ئەگەر تەمەنا بکە یاخود ئەگەر کەسێک ئیدعا بکە بە تەئکید بەهەشت لە بۆ ویە یاخود لە بۆ ئەوانە ئێدەی باشە لەبەرچی تەمەنای مردن ناکە بە تەئکید بەهەشت خۆشترە لەو ژیانی کە ئێستامە تێدا دەژیین بە تەئکید بەهەشت خۆشترە لەبەرچی تەمەنای ناکە ئەگەر ڕاز دەکا بەڵام خوای گەورە دەفەرمێ بە هیچ شێوێک تەمەنای ناکەن وەکو گوتمە ئەو موعجیزەیە بالفعل موعجیزەشە يعني زۆر شتی دیکە لە قورئانی پیرۆز کاتێک کە باز لە مستەقبەل دەکا بەڵگەی لەسەر کە خوایە سبحانه وتعالى وای فەرمووە ئەگەر پێغەمبەر با صلی الله عليه وسلم والعیاذ بالله وەکو ئیدعا دەکەن کە کەلامی ویە دەی ئەو تەحەدای نەدەکرد لۆ خۆی بێختە ئەو مووقیفەی کەوا لەوانەیە خەسمەکەی مقابلەکەی شتێکی وا بکە کەوا قسەکەی وی بەڕاست دەرنەچی والعیاذ بالله يعني لە بۆ نمونە خوای گەورە سبحانه وتعالى ناو هەموو کافران باز لە ئەبوو لەهەب دەکا کاتێکەوە باس دەکات تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب حتا کۆتایی سوڕەتەکەکەوە ئەوە کەسێکە بە کافری دەمری و سەیەصڵا ناران داتە لەهەب دەی باش ئەگەر ئەبوو لەهەب ڕۆژێک لە ڕۆژان پێشی مردن ئیعلانی موسڵمانێتی بکردبا چمان لەو سوڕەتەی دەکرد لەو حاڵەتەی بەڵام ئەوە بەشەر نییە وای فەرمووە ئەوە خوایە رب العالمینە سبحانه وتعالى کەوا عالمی غەیب و شەهادەیە چاک دەزانی ئەو ئەبوو لەهەبێکەوە مخەیەرە لە بینەوەی ئیمان بینی یان نین بە اختیاری خۆشی ئیمان هەڵنابژێری سبحان الله ئیتر ئەو هەمووی بەڵگەیە لەسەرەوە کە کەلام اللهە جوولەکەش لێرە بە هەمان شێوە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم داوایان لێ بکە کە تەمەنای مردن بکەن مادەم ئەوان دەڵێن بەهەشت لە بۆ ئێمەیە بەڵام خوای گەورە دەفەرمی بە هیچ شێوێک نە لە ئێستا نە لە داهاتووش تەمەنا ناکەن بالفعل تەمەنایان نەکرد و تەمەناش ناکەن کەواتەوە بەڵگەیە لەسەرەوە کە کەلام اللهە سبحانه وتعالى كلام الله ولن يتمنوه أبدا بما قدمت أيديهم بسبب تي بأكل السببية بسبب أو جناه تاواناني كواب خويان بدستي خويان باختيار خويان أنزاميان ده طبعا كسك كواتاك بزاين تجناه تاواني شكله كنت من نايمردن دكا كسرد زانيتن لباش مردن تتصاور وان دكاتن لنتيجة أو جناه تاواناني كوا أنزامي ده والله عليم بالظالمين خواهی گەورە ئاگادارە بە کەسانێکی ظالم کە لێردا مەبەستی چێ مەبەستی جوولەکانە کەوانەی ئیدعا دەکەن کە بەهەشت تەنها لە بۆوانە کە وەکو لە ئاتکانی پێشترێش کە دەیانگۆ ناسنە ناو جەهەنەم ئیلا ئەیامەن معدودە چەند ڕۆژێک نەبێ وەکو باسمان کرد
مەبەستیان ئەوەیە کەوا چەند ڕۆژێک دەمینێنەوە ئەگەر بچنە ناو جەهەنەمیش بەڵام دواتر هەر ئەوان دەستنە باشت و لە دوای ئەوان کە ئەوان ئیدعا دەکەن والعیاذ بالله مسلمانانن لە جەهەنەم دەبینێنەوە بەهەشتی وانە بەڵام خوای گەورە دەفەرمی وان نییە والله علیم بالظالمین خوای گەورە ئاگادارە بە زاڵمەکان کە لێردا باز لە مشریکەکانە ئەو جوولەکانی کە خوای گەورە بە زاڵم ناویان دەبە بالفعل ظالمن مشركن لبروي فعلا انواع الشركيات وانواع ظلم انجام ددن خوای گەورەش پێ ئاگادارە کەواتە خوای گەورە بەوان و بە هەموو ظالمێک ئاگادارە والله علیم بالظالمین کەواتە جوولەکە و هاوشێوەی جوولەکەش هەر کەسێک زوڵمێک بکە با چاک بزانی خوای گەورە پێ ئاگادارە ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون قد وا تێمەگە کە خوای گەورە بێ ئاگای لەوەی کە کەسانیشی ظالم دەیکەن نا خوای گەورە ئاگادارە بە هەموو شتێک ئەوەی کەوا بە ئاشکرا دەکرێت ئەوەی کەوا بەنهێنی ناو دڵ و دەرونیانە لەو خەواتیرانی کە بە مێشتیان دادێ هەر هەمووی ئاگادارە بەڵام ئینەما یؤخرهم لیوم تشخص فيه الأبصار لەبەر ڕۆژێک تەئخیری کردێ و عقوبەی کەوا چاوەکان تێیدا زەق دەبنەوە لە ترسان خوا پەنامان بدە ئیتر خوای گەورە دەفەرمی ئەوان تەمەنای مردن ناکەن نەکەر تەمەنای مردن ناکەن ولتجدنهم أحرص الناس على حياة بەڵکو تەماشا دەکەی ئەوانە وەلەتەجیدەنەهم ئەو جوولەکانە دەیان بینیەوە نەک تەمەنای مردن ناکەی بەڵکو لە هەموو کەسێک حەریسترن لەسەر ژیان وەلەتەجیدەنەهم ئەحرەص الناس على حەیاة لە هەموو کەسێک حەریسترن لەسەر ژیان لە هەموو کەسێک مکرترن لەسەر ژیان زۆر مستڕن کەوا بژیان زۆر مەبەستیانە بژیان ومن الذين أشركوا حتى لمشركەکانی زیاتر ئەوانە مستڕن لەسەر ژیان سبحان الله طبعا کەسی مشریک بە هیچ شێوەیەک تەمەنای مردن ناکە لۆ لەبەر چاک دەزانی ئەگەر خۆشی هەبی تەنها لەو دنیای هەیە بە تەسەووری کەسێکی مشریک کە ئیمانی بەخوا نییە سبحانه وتعالى کە شەریکی لۆ بڕیاردا ئیمانی بە قیامەت نییە بە تەئکید دەڵێ ژیانی دنیامانە و بە فورسەتی دەزانی و ڕادەبوێری بە هیچ شێوەیەک تەمەنای مردن ناکە بئەی ثەمەن دەیەوێتن ئەگەر یەک لەحظە زیاتر بژیە هەر دەیەوێ بژیە بەڵام سبحان الله خوای گەورە لێرە دەفەرمی جوولەکەکان حەریسترن لەسەر ژیان هەتا لە مشریشی زیاتر هەتا لە مشریکەکانیش زیاتر ئەوان حەریسترن لەسەر ژیان لەبەر چی ئەو زۆکو زانان دەفەن لەبەرەوەی کەسی مشریک ئەو تەسەووری وایە کەوا لێپرسینەوە نییە هەر ئەو ژیانەی فرسەتە و ڕادەبێری بەڵام جوولەکە دەشزانی قیامەت هەیە و چ سزایەکی چاوەڕوانی دەکا لێ لە مشریکەکانیش حەریسترن لەسەر ژیان لە مشریکەکانیش حەریسترن لەسەر ژیان یەوەد ئەحەدوهم لەو یعەمەڕ ئەلفە سەنە یەک لەوان پێی خۆشە پڕ بەدڵ پێی خۆشە 1000 ساڵ بژیێ زۆکو زانان دەفەرمن ئەلفە سەنە لێرە بە تەکثیرە زۆر بژیێ 1000 ساڵ بژیێ زۆر زیاتر بژیێ بەڵام ئایا بە کەیفی ویە لێردا ملاحظەش کەش وەلەتەجیدەنەهم ئەحرەص الناس على حەیاة حەیا لێرە بە نەکیرە هاتیە بە معریفە نهاتێ واتە هەر ژیانێک بی تەماشا دەکەی جوولەکە مصرە لەسەرەوەی بژیە هەر ژیانێک بی وەکو لێیان دەژێڕنەوە دەڵێن شعاران دێ حەیاتون وەکەفە هەر ژیانێک بی و کفایەتە بەداخەوە لەناو مسلمانانیش دەبین کەسانیش وا دەڵێ هەرچی بەسەر بێ هەرچ زوڵمێکی لەسەر بی هەرچ ژیانێک بی هەر زەلیلەیەک بی تەحەمولی دەکا لێی دەپرس دەرێ مهم بژیین مهم بژیێ سبحان الله نەک مەبەستی ئەوەیە ڕازیە بە قەدەری خوا نا مەبەستی ئەوەیە هەر ژیانێک بی پێ ڕازیە ڕەزیلترین ژیان بی پێ ڕازیە زەلیلترین ژیان بی پێ ڕازیە ئەوە صیفەتی چێە صیفەتی جوولەکەیە بەداخەوە کەوا کەسانش لەناو مسلمانان بەڕاستی ئەو صیفەتەی لێ پەیدا بووە بە هەر وەسیلەیەک بی دەیەوێ بژیە بەس بژیە مهم نییە چ دەبی و چ نابی بەس بژیە سبحان الله ئەوجا خوای گەورە دەفەرمێ ئەوانە لە مشریکانیش زیاتر حەریستن لەسەر ژیان کەوا هەر یەک لەوان پێی خۆشە 1000 ساڵ کەوە گوتماوە لەبۆ تەکثیرە واتە هەرچەندی زیاد بژیە پێی خۆشە بەڵام خۆ ئەو ژیانە دووری درێژەی ئەو تەمەنای دەکا کەوا بژیێ وما هو بمزحزحه من العذاب أن يعمر بەڵام خۆ ئەو 1000 ساڵش ئەو چەند 1000 ساڵش ئەگەر بژیێ وەکو ئەو تەمەنا دەکا خۆ بە هیچ شێوەیەک لە عەزاب بە دووری نایەخیتەوە ئەو تەمەنە درێژە واتە ئەگەر ملیۆنێک ساڵش بژیێ هەر دەستە ناو ئەو عەزابەی هیچ شتێک نییە و هیچ قووەتێک نییە لەو عەزابەی دەفعی بکە
أفرأيت إن متعناهم سنين ثم جاءهم ما كانوا يوعدون ما أغنى عنهم ما كانوا يمتعون لسورة الشعراء تفرمي أجر چەندین ساڵ بیان ژێنین چەندین خۆشی ببینن بەڵام کاتێکەوە عەزاب دێتە سەریان ئەو هەموو خۆشیە بەهانایان نایە ئەو هەموو خۆشیە بەهانایان نایە کەواتە ئەگەر 1000 ساڵ و زیاتریش بژیە ئەوە نابیتە مای ئەوەی کەوا لە عەزاب بە دوور بخرێتەوە بەڵکو هەر دەبی بستەناو ئەو ئاگرە سبحان الله کەواتەوەش بەڵگەیە لەسەرەوەی ئەو جوولەکانەی کە ئەوە هەڵوێستیانە کەوا ئیمان بە پێغەمبەری مەناین صلی الله عليه وسلم ئیمان بە کۆتا پەیام ناین کەسانێکی بێباوەڕ و کافر و مشریک و ظالمن ئەوەش مەسیریانەکەوە جەهەنەمە والله بصير بما يعملون خوای گەورە سبحانه بەصیرە بەو کردوانی ئەوان دەیکەن جا بەصیر هەندێک لەزان دەفەن واتە بە معنای علیم دێ بەڵام بەصیر بەصیرە علیمش علیمە کەواتە خوای گەورە بینایە بەو کردوانەی کەوا ئەوان دەیکەن دەیبینی ئاگادارە دەیبینی خوای گەورە سبحانه وتعالى بەو کردوانەی ئەوان دەیکەن نەک هەر ئەعمالە خارجیەکان کەوا بە ئاشکرا دەیکەن ئەعمالی قەلبیشیان لە خوای گەورە دیارە سبحانه وتعالى والله بصير بما يعمل خوای گەورە ئاگادارە ئەگەر چی ئەوان چ ئیدعایەک دەکەن بەڵام خوای گەورە ئاگاداری کردەوەکانیانە لێ خوای گەورە کە خەڵقی کردینە و دەشیان ناسی لێ ئەوها بەو شێوەی خوای گەورە بڕیاری لەسەریاندا ئەوها حەقەتەکەشیان باز دەکات لە خوای گەورە داواکانی لەو کەسانە نەبین کە وەکو جوولەکە پێمان خۆش بێ هەر ژیانێک بژێن نا بەڵکو لە کەسانێکی ئیماندار بین کە یەقینمان بە ئاخرەتەیە لە دنیاشدا بە عیزەت بژێین ئامادە نەبین لە ژیانی زەلیلی بژێین و هەروها کاتێکەوە بەو شێوەش بژێین لە کاتی مردن ئەوە قەناعەت و یەقینمان بێ ئەگەر لەسەر تەوحید بژێین بە تەئکید مەسیرمان بەهەشتە ئینشاء الله تعالى معناه ئەوە نییە ئەمە تەمەنای مردن بکەین بەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت تەمەنای مردن مەکەن بە تایبەتی ئەگەر ناخۆشیەکتان هاتە سەری بەڵکو ئەوە شعاری سەر زمانتان بی اللهم أحيني ما علمت الحياة خيرا لي وتوفني إن كانت الوفاة خيرا لي خوا بمجيني أو هندي دزاني خجيان خيري تدار بمريني أو هندي كدزاني مردن خيري تدار كواتا تسليمي فرماني خواي قوربين ولكاتي بيويستيش آمادة بين بمرين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون